ڕخنەگرانی سلێمانی بێدەنگیان لە ئەستی ئاگرباران و دەبابەکانی شارەکەیان هەڵبژاردووە. ئەو کاتەی سلێمانی لە ژێر ئاگرباران و هێرشی هێزەکانی یەکێتی بوو بۆ سەر لالەزار، ڕخنەگران و ڕۆشنبیرانی شارەکە بێدەنگیان کردە بژاردە و وشەیەکیش هەڵوێستیان دژی ئەو چەکدارانە نەنواند کە ئارامی سلێمانیان شێواند. لە دوای ڕووداوەکەی لالەزارەوە هەموو چاوەکان لەسەر ڕخنەگران و ڕۆشنبیران و نووسەرانی سلێمانین، چونکە ئەوان هەر کاتێک کۆڵپیشاندانێک دژی حکوومەت بکرابایە یان ڕووداوێکی کوشتن لە هەولێر ڕووی بدابایە، بەدەیان وتار و تەنزیان دژی حکوومەتی هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت دەنووسی. بەڵام کارەساتەکەی لالەزار قوفڵی لە قەڵەمەکانی ئەوان داوە. ئێستا هاوڵاتیان دەپرسن بۆچی دکتۆر ئەحمەد میرە و دکتۆر غالب محەممەد و دکتۆر ئاسۆس هەردی و دکتۆر مەریوان وریە قانع و دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا بێدەنگن؟ بۆچی عەلی حەمە ساڵح و ئەبوبەکر هەڵەدنی و ڕێبین هەردی کاردانەوەی توندیان نییە و بێ هەڵوێستن؟ ئایا با فڵتاڵەبانی هەڕەشەی لێکردوون و لێی دەترسن؟ یان قەڵەمەکانی ئەوان تەنیا دژی هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان دەزانێت بنووسێت؟